ئێمە بەردەوام وتومانە 6 کورسی لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق نییە، 18 کورسی کەرکووکە. ئێمە بەردەوامەوەمان دووپات کردوتەوە. پەروەردەی یەکێتی نیشتیمانی کوردستان، پەروەردەی حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان و شخصی هەڤاڵ مام جەلال وای پەروەردە کردوین کە ئەولەویەت بۆ کەرکووکە بەردەوام ئەو دروشمەی کە یا کەرکووک و خانەقین یا تاماوین ئەجەنگین ئەوە لە بەرچاوی هەمومانە، بەڵام دووپات یەکەینەوە ئافرین بۆ ئەو 6 ڕۆڵەیی کە کەرکووگەوە نردوتانەتە بەغا بەردەوام داکۆکیکاری هی سەرسەختی مافەکانتانن. ئەگەر هەموو شارێک نوێنەری وەکو ئەو 6 نوێنەری هەبێت بەڕاستی ئەبێ زۆر ئارام بنوێت، زۆر بە ئارامی بژی. کارەکە و ئەرکەکە سەختە، بەڵام فێرکراوین کە ماندوو نەبین و فێرکراوین کە پشومان درێژ بێ. هەر پرسێک بێتە پێشەوە چ پرسەکان کە ماوەتەوانێت لە پێشەوە تا ئێستا و هەر پرسێکی تریش کەیەتە پێشەوە و هەنووکەیش کە دروست ئەبێت لە چوارچێوەی دەستورە و لە چوارچێوەی مافەڕەواکانی گەلی کووردە مادەی 140 ئەمانە هەمووی یەکێکە لە خەمە هەرە سەرەکیەکانمان و ئینشاڵڵا ئەتوانین و واش فێرکراوین کە سەرکەوتوو بین تایە.